بێگومان وەکەزانین کە شاری سلێمانی لە ڕێکخراوی یونسکۆوە ناوبانگ یاخود نازناوی شاری ڕۆشنبیری پێبەخشا و هەمیشە بابەتە کلتوری و ئەدەبی ڕۆشنبیری و هونەریەکانیش لەم شارەیە زیندون و هەوڵی ئەوە درێت کە بە بەردەوامی ئەم چالاکیانە زیندوو بن لە نێو شارەکەیە و چەندین هونەرمەند و چەندین کەسایەتی دیاجی بتوان لە نێو چالاکیە گرنگەکانە بێگومان بەشدار بن بە خۆشحاڵیەوە یەکێک لەو بڵین شوێنە هەرە گرنگانەی کە ئەمڕۆ لە مەراسیمێکی تایبەتە بێگومان کاری لەسەر کرا ئەویش یەکێکە لە نووسینگە کلتوریەکان کە لە زۆر بەرەو قوڵات تاڵەبانی جێگری سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستانەوە دروست کراوە بێگومان ئەم نووسینگەیە گرنگی تەواو ئەبدات بە بابەتە هەم کلتوریەکان و هەم ئەدەبیەکان و هەم هونەریەکانیش جگای ئەوەی کە ئەم نازناوە بەخشراوە بە شاری سلێمانی بۆیە بتوانێت تەواو بابەتانە لە نێو شارەکە زیندوو بێت و ئامانجیشی بڵین کردنەوەی لەم ئەم نووسینگەیە زیاتر خزمەتکردنی شاری سلێمانیە لە هەرێک لە بوارەکانی هەم هونەر و هەم ئەدەب و هەم ڕۆشنبیریە و بۆ هیواین کە چەندین نووسینگەی تری کلتوری لەم شێوەیە بتوانێت کە خزمەت بە تەواوی فەرهەنگ و کلتور و ئەدەب و هونەری شاری سلێمانی بکات. مندان ڕۆشنبیران، ئەدیبان، شاعران، دۆستانی هونەر، ڕێزان، میوانان، زۆر سوپاسانەکەین بۆ ئامادەبوونتان ئەمڕۆ لەم مەراسیمە خنجیلەیە بۆ کردنەوەی نووسینگەی کەلتوری بەندە لە پایتەختی ڕۆشنبیری. لە پێشەکیدا ئەمانەوێت بڵین ئەم نووسینگەیە بۆ خۆ حکوومەت هەیە، جەنابی مەحافز هەیە، بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هەیە، کەسانی بەڕێز، مامۆستای گەورە و عەزیز و خۆشەویستمان، مامۆستا مەزهەر و ئینستیتیوتی کوردی لە کوردستان، ئێمە ئەم نووسینگەی ئەەکەینەوە نەک بۆ ئەوەی بەدیلی هیچ کەسێک بین، نەک بۆ ئەوەی بەدیلی هیچ مؤسسەیەک بین، نەک بۆ ئەوەی بەدیلی هیچ ئۆرگانێکی فەرمی بین. بە پێچەوانەوە ئێمە ئەم نووسینگەی ئەەکەینەوە تاکو هاوکارتان بین، تاکو نوێنەرتان بین، تاکو سەفیرتان بین، تاکو خزمەتکارتان بین، تاکو هاوکارتان بین. ئەو ڕوئیایی کە هەموومان هەمانە بۆ سلەیمانی وەکو پایتەختی ڕۆشنبیری لە ناونیشان و لە لەقەبێکەوە بیگوازینەوە بە کار و چالاکی، بە سیاست، بە دانانی نەخشەیەک کە ئێمە بە فەعلی جەوێک دروست بکەین یان جەوێک مسۆگەرکەین لێرە کە هەمومان دۆستی هونەر بین. ئەو وڵاتەی کە کەلتوری نەبێ، کە شانازی بە کەلتورەکەی خۆی نەکا، کە شانازی بە ڕۆشنبیرەکانی خۆی نەکا، کە شانازی بە بەرهەمی هونەرمەندەکانی نەکا، وڵات نییە، وڵاتێکی فاشلە. ئێمە وڵاتێکین، چەندە وڵاتیش نین، بەس خۆمان وەکو وڵاتێک سەیری خۆمانەکەین، لەناو وڵاتێکین کە مێژوویەکی زۆر کۆنی هەیە و خۆشمان وەکو کوردستان، مێژووی کوردستان چەند هەزار ساڵ پڕە لە داستان، پڕە لە جوانی، پڕە لە داهێنان. ئێمە کاتی ئەوە هاتووە ئێمە ئەمە نوێ بکەینەوە بە سەردەمی ئەمڕۆ، بە ڕوئیایی ئەمڕۆ. خەونی من لە زۆر شوێنە وتوومەتەوە و ئەم نووسینگەیەش هاوکارە بێ بۆ بەدیهێنانی ئەم خەونە ئەوەیە کە هونەرمەندەکانمان ئەستێرە بن، نەک سیاسیەکان. کەی ئێمە گەیشتینە ئەو خۆناغەی کە هونەرمەندەکانمان ئەستێرە بوون، کورانی بێژەکانمان ئەستێرە بوون، ئاکتەر و داهێنەرەکانی سینەماییمان ئەستێرە بوون، وەرزشوانەکانمان ئەستێرە بوون. ئەو کاتە من هەستەکەم لە وڵاتێکە ئەبین کە من شانازی پێوە ئەکەم. تاکو و سیاسیەکانمان ئەستێرە بن، پێم وایە ناتەندروستە. بۆی ئەم نووسینگەیمان بۆ ئەو مەبەستە دانراوە هاوکاری هەمووتان بێت بە پێی توانای خۆمان، هاوکاری دام و دەستگا فەرمیەکان بن بۆ ئەوەی هەموومان ئەو دۆستایەتی کە هەمانە لەگەڵ هونەر، لەگەڵ کەلتور بەهێزی بکەینەوە، بەهێزتری بکەینەوە، جوانتری بکەینەوە و بەرهەمی هەبێ.
بەڵا زانیێمە بەردەوام لەگەڵتان گفتوگۆکەم لەسەر دامەزرانی نووسینگەی کلتوری جێگری سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان بە میوانداری زۆر بەڕێز کاک نەجات عەبدوڵڵا کە بەڕێزان ڕاوێژکاری کلتوری جێگری سەرۆک وەزیران. کاک نەجات سڵاو لێبێ زۆر بەخێربێن. خۆشحاڵین کە داوەتتان کردو. ئێمە خۆش حاضرین کاک نەجات. کاک نەجات پێم خۆشە بەسێک لە بیرۆکەی دروستکردن یاخود دامەزرانی نووسینگەیەکی لەم شێوە بکەین بۆچی ئەگەڕێتەوە؟ هەروەکو جنابی جێگری سەرۆک وەزیرانیش ئاماژەی پێدا مەبەستمان لەکردنەوەی ئەم نووسینگەیە بۆ لە نزیکەوە ئاگامان لە گیر و گرفتەکانی هونەرمەندان و ڕۆشنبیران و ئەدیبان و نووسەران و شاعیران و ڕووناکبیرانی شاری سلێمانی و دەوروبەری بێ بگرێت. ئامانجی سەرەکیشمان تەنها دەبینە ناوەڕاستێک لە بینی حکوومەت و هونەرمەند و ڕۆشنبیران بۆ ئەوەی کارەکانیان ئاسانتر و زمینە خۆشکەرێک بین بۆی لە نزیکەوە ئیش و کارەکانی خۆیان بەنجام بگەن. باشە چی وای کرد کە بیر لە نووسینگەیەکی لەم شێوەیە بکەنەوە؟ ئایا تاوەکو ئێستا بۆ گرفتەکان گەیشتونەتە لای بەڕێزکا قوبات یاخود بڵێن کێشەیە گرفتێکە بۆ لەوەی کە تاوی ئەم کێشە و گرفتانەی هەم هونەرمەندان هەم نووسەران هەم ئەدیبان بگاتە بڵێن دەنگێکی تر؟ ئێمە بەردەوام کارمان کردووە. نووسینگەکە مانای ئەوە نییە ئێمە ئێستا دەست پێەکەین لە گیر و گرفتەکانی هونەرمەندان ئاگادار بین. نووسینگەکە تازەیە لە سلێمانی دایدنم بۆی زیاتر وجودمان هەبێت لە سلێمانی. من وەکو ڕاوێژکاری جەنابیان بۆی لە نزیکەوە بارودۆخی هونەرمەندانی شاری سلێمانی لە هەموو بوارەکانەوە و هەروەها بارودۆخی ڕۆشنبیران گیر و گرفتەکانیان لە نزیکەوە تێکەڵیان بین بۆی کار ئاسانی بکەین لەگەڵ ئەو شوێنە حکومی و ناحکومیانەی کە ئێمە دەتوانین لە ناوەڕاستە دەورێکی و هاوکاریەکی چاک ببینین. بێگومان کاک نەجات ئێستا زۆرینەی هەم هونەرمەندان و هەم ئەدیبان و هەم نووسەران و کەسانەی کە پەیوەندی ڕاستە و خۆیان هەیە بە بابەتە کلتوری و فەرهەنگەکانەوە لە نێو بەتایبەت شاری سلێمانیە بگومانم کە لە ئایندە چاویان لەسەر ئەم نووسینگەیە بێت. ئەو پەیمانانەیە خود بڵێن ئەو بابەتانە چین کێوتوان کار ئاسانیان بۆ بکەن و ئەتوانن بۆ نیە دەستگیرۆییان بکەن. کار ئاسانی بەمانای ئەوە نیە ئێمە دانیشین شوێنی دەستگایەکی تری حکومی دەگرینەوە ڕۆکو جەنابێ ئیشارەتی پێدا ئێمە نابینە بەدیلی نەبەڕێوەبەراتی ڕۆشنبیری نە نووسینگەی جەنابی وەزیر نا هیچ شوێنێکی تر و جیهەتێکی تر کە لە بواری کەلتوری حکومی شەکا لە شاری سلێمانی. ئێمە بەڵکو دەبین بە هاوکاری ئەوانیش بۆی ئیش و کارەکانیان ئەوانەی کە پرۆژە و ئیش و کاری فەرمیات و لە بواری کەلتور و ڕۆشنبیریدا لە هەموو بابەتەکانی لە هەموو دام و دەستگاکانی ئێرە ئێمە بەڵکو دەبینە پشتێک بۆیان هاوکاریان دەبین کە زەمینە خۆشکەین بەوەی ئیش و کارەکانیان بەبێ گیر و گرفت بگاتە ئامانجەکانی خۆشیان. وار بە بێگومان ئێمە دیدمان هەیە لە شاری سلێمانی چکە پایتەختی ڕۆشنبیریە بێجگە لەمەش چەندین پرۆژەی تر هەیە کە ئێمە ئێستا ئیشی لەسەر دەکەین زیاتر مەسلەی بە یاساکردنی کۆمەڵی گیر و گرفتی هونەرمەندانە پرۆژەمان هەیە کە بتوانین لە نزیکەوە ئەو هەندێ بابەتی یاسایی لەگەر هەتا بەڕێزانی پەرلەمانیش ئێمە هەندێک جار لەگەڵیان دانیشت چەند جارێک لەگەڵیان دانیشتون بۆی بزانین چۆنی ئەمانە هەمووی لە ڕێگەی یاساوە مافی هونەرمەند کۆمەڵێشت هەیە هاوکاریان بین و جێبەجێ بکەین بۆیە. بابەتێک لە وتەکانی بەڕێزکا قوبادا زۆر سەرنجی ڕاکێشام ئەویش ئەوەیە کاڵێت پێویستە کات لە بڵێن لای ئێمەش وەک وڵاتانی خۆرئاوا بە بڵێن هونەرمەندان و وەرشەوانان و ئەم کەسایەتیانە ببن بە ئەستێرەنەوە کەسانی سیاسی. بێگومان لە وڵاتانی خۆرئاوایە وەک وەزانین کاک نەجات بە سەدەها کەسایەتی هەیە کە تەنها لە ڕێی فیلمێکەوە ئەتوانن بودجەی 10 ساڵ 15 ساڵی خۆ بڵێن هەتا مردنی خۆشیان تەنانەت بەدەست بێن و بتوانن ببنە بڵێن کەسێکی دیار چ بە بڵێن هونەرەکان و بە ئەدەب و کلتورەکان یاخۆی بڵێن بەو بڕە پارە زۆرەش کە ئەوان بەدەستیێنن لە ڕێی هونەرەکانەوە چۆن ئێمە ئەم بابەتە یاخۆی بڵێن ئەرکێکە لەسەر شانی ئەم نووسینگەی ئەم بابەتەش تەبان ئەمە کلتورە مثلا ئێمە لە وڵاتی ئێمە چووکە بە کۆمەڵی نەهامەتیەوە هاتوون هونەر دیارە ئەولەویەت نەبووە هەتا لە بەرنامەی حکومەت شەوە داخۆ منە قساکەم. بەڵام کاقوبات کە ئەم بابەتە باسەکە ئەمە بە جددی ئیمانی پێ هەیە ینی ئەوە نییە تەنها وتەیەک بێ و قسەیەک بێکەوە حەزەکا وا بێ ینی پێی خۆشە
لە شوێنی وێنێک لەگەڵ ئەو بگرین وێنەیەک لەگەڵ هونەرمەندێکی تر بگرن بەڵام ئەمەش دەگەڕێتەوە سەرەوەی ئەو کار ئاسانی بۆ هونەرمەندان چۆنی بیکەی بە ستار و ئەمانە ئەمە کۆمەڵی گیر و گرفتەکانیش بە ڕۆژێک و دوو ڕۆژ چارەسەر ناکرێت بەڵام گرنگ ئەوەیە من بیری لێەکەینەوە کە ئەمە ببێ بە پەیامێک بۆ هەموو هەوڵاتیانی خۆشەویست کە زەرورە ئەستێرەی ئێمە هونەرمەندان و کەسایەتە ڕۆشنبیرەکان و ئەمانەی کە ستارن وەکو گۆرانی بێژە هونەرمەندەکانمان و سینەماکارەکانمان و ئەمانە ببن بەستاری ئەم ملەتە و سیاست مەداری. پلانی ئەم نووسینگەیە چۆن ئەبێت؟ پلانی ئەم نووسینگەیە گومان من لە ئەنجومەنی وەزیران داوامەکەم و زیاتر و جودیشمان دەبێت لە سلێمانی و هاتوو چۆیە تەبعاً لە بینی هەردوو ئۆفیسە بەڵێ بەڵام مشکل ئەوە نیە مهمەوەیە ئەو کاتەی ئەو ئەرکەمان پێدراوە ئێمە ئەو ئەرکە بە ڕێکوپێکی بگەینە جێگەی خۆی لێرە دانیشین بە گوێرەی ئەو کۆبنوانەی کە دایدنێن لەگەڵ ئەو بەڕێزان و هونەرمەند و ڕۆشنبیرانە ئێمە لەو نووسینگەیە دەیان بینین وەوەی کە پرۆژەشی هەبێ لە نزیکەوە دێنین بەڵام ئێمە بە تەنها پرۆژە هەڵ ناسەنگێنین چون دەبێ ئەوەش بزانن ئێمە ڕاست ئێمە تەنها ڕاوێژ کاری جەنابیانم بۆ کاروباری کەلتوری بەڵام کە پرۆژەیەکیش دێ پرۆژەیە زەرورە بە چەند کەسێک بڵین لە بوارەکەیە زۆر پرۆفشنەڵ و زیاتریش مەسەرەن نەکات شارەزایی هەبێ ئەو کاتە ئێمە دەتوانین قەرار لەسەر پرۆژێکی بدەینانی بەداخەوە مەسەرەن لەوانەیە لە پێشووترا زۆر کاری وا کرابێنی کوالیفیکیشن مەسەرەن هەڵسەنگاندنی کاری هونەرمەندێک بە تەنیا نابێت ڕاوێژکارێک بیکانی دەبێ زۆر هەر تیمیشدا خەڵکی پرۆفشناڵی مەرج نییە لە ناوەی نووسینگە بێ خەڵکی پرۆفشنال هەیەتوانی ئێمە هەم شێتون کارەکان بەڵێ ئێمە هەروامان کردووە هەر لە بیدات شەوامان کردووە خەڵکی باش بۆ کاری باش پرسیارمان لێ کردوون بێجگەلەوەی بۆ تاکید بوونەوە نابەڵکو بۆ ئەوەی زیاتر پرۆژەکە بایەخەوە کە لە بینی چوار پرۆژەیە تۆ چۆن پرۆژەیەکە لە بژێریانە ئەو کوالیفیکیشنە نابێت تاکە کەسێک هەڵی بژێریانی دەبێت چەند کۆدەنگی لەسەرمانوە دەستان خۆش بێت بێگومان ئەم نووسینگەیە تەنها بۆ هونەرمەندانی شار سلێمانی نابێ بۆ تای هونەرمەندانی کوردستان بۆ هەموو کوردستان گەورەشە بێ بێگومان لەبری بەڵام ئێمە گفتوگەکانمان لەبری لە شاری ڕۆشنبیری و لە شاری سلێمانیایە لەوانەیە بڵێن تەنها بۆ شاری سلێمانیە بەڵام ئەمە خۆت ئەوە پشڕاستکەیتەوە دڵنیام هونەرمەندانی شاری سلێمانی وا بیر ناکەنەوە ڕۆشنبیرانی شاری سلێمانیش وا بیر ناکەنەوە ئەم نووسینگەی هەموو هەرێمی کوردستان و بگرە هونەرمەندانی بەشەکانی تری کوردستانیشە هەر کارێک بە ئێمە جێبەجێ بکرێن لەم نووسینگەیە بۆ کار ئاسانیکردن ئێمە بەتاکید لە پشتیانە و سلێمانی و ئێمە دایمەن وتومە دەوروبەری سلێمانی کەوایە بە بڵێن ئەم نووسینگەیە چ پەیامێکی هەیە بۆ هونەرمەندان و هەم بۆ ئەدیبان و چ کاتێک ئەوان ئەتوانن بێنە نێو نووسینگەکە و بتوانن داخوازی خۆیان کاری خۆیان پێشکەش بە ئێوە بکەن هەر کاتێک بێن جێگامان دیارە ئەو مەراسیمەی کردمان هەر لەوێش کردمان جێگەکەمان زۆر ڕوون و ئاشکرایە ئێمە دڵنیا نەکەینەوە کە تەسبیتی دەکەین چ ڕۆژێک و مەسەلەن لە هەفتەکەیە چ ڕۆژێک لە سلێمانیە بین چەند ڕۆژەی لە سلێمانیە بین من ئاگداریان نەکەینەوە دڵنیاشم زۆربەی برادران ژمارەمان نەزانن و بە ئاسانیمان دۆزنەوە ئاسانە هاتنیان و ماڵی خۆیتیان و نووسینگەی خۆیتیان و هەر بۆ ئەوانیش کراوە لە نەتیجەکەیە خۆشحاڵیش دەبین سەردانمان بکەن و لە نزیکەوە پرۆژەی چاکیان هەبێشتیان هەبێمە لە خزمەتیاندا کارنجات بوونی دامەزراوە و بوونی نووسینگەی لەم شێوانە بۆ هەرێمی کوردستان و بەتایبەتیش بۆ شاری سلێمانی کە نازناوی شاری ڕۆشنبیری هەیە لە تەواوی جیهانە تا چەند گرنگە بۆ ئێستای هونەر و کلتور و فەرهەنگی کوردی بێگومان گرنجەکەی ئێستا دەرناکەوێ بێ هونەرمەندان و ڕۆشنبیران دوای 6 بانگی تریان ساڵێکی تر حکوم لەسەر بێ ئایا ئەم نووسینگەیە هیچ سوودێکی هەبووە بۆ شاری سلێمانی و دەوروبەری بۆ هەرێم بەگشتیۆمانە ئەو کاتە با حکومەکە ئەوان بیدەن باشتر پێشی حەدەست نەکەوم ئێستا نووسینگەکەمان کردو تۆمە هەر بەشدار بووین لە ئیش و کار و چاڵەکەەکانی ناو شاری سلێمانی هەر هاتوین و هونەرمەندیشمان بینیوە لێرە لە
شوێنە جیاجیەکان بەڵام ئەو نووسینگەیە ئێمە ئامانجمان بوو کە شوێنێکی تایبەت هەبێ کە ڕۆشنبیران دێن شوێنێک هەبێ بۆ ئێمە لەوێ بیان بینین کارگەی کللتوریشمان کاڵژاردووە شوێنێکی کللتوریە ئەو لە ئایندی شای بە دڵنیایەوە بێتە هەرو جەنابی جێگری سەرۆک وەزیران باسی کرد کە ئێرە دەبێت کاری زۆر گەورەتری تێدا بکرێت کارگەی جگەرەکە ئامانجی شەوەیە کە ئێمە بێتە لانەیەکی وەبەرهێنی کەلتوری هوەری لەم شوێنە کە ئەم شارە ینی سوودێکی چاکی لێوەرگێتن و هەرێمی کوردستانیش و بگرە عێراقیش بەگشتی ئیسفادە لەم شوێنە بتوانن کە دەستگیرۆی تەواوی ئەو بابەتانی کە ئاماژەت پێکرد بکرێت و بتوانن جێگە پەنجەتان هەبێت هەم لە هوەر و هەم لە کللتور و هەم لە ئەدەب و فەرهەنگ و ئەدەبیاتی کوردیا دووبارە زۆر بەڕێز بۆ کارنەجات عەبدوڵڵا ڕاوێژکاری کللتوری جێگری سەرۆک وەزیران خۆشحاڵم تر من بەتەنیا هیچم بۆ ناکرێت بە دڵنیاییەوە پشتگیری هەموو هونەرمەندان و ڕۆشنبیرانی شاری سلێمانی و بگرە هەموو هەرێمی کوردستانیش هاوکارمان دەبێت بۆی بە ئامانجەکانی بانگەشێکی زۆر باشی شا بۆ تەواوی هونەرمەندان کە بتوانن دەستگیرۆی ئەم جۆرە بە بڵێن پشتگیری یاخودە بابەتانە ببن چونکە لە کۆتاییە هەر بۆ کاری خۆیانە و دەستگیرۆی بۆ ئەوانیشە